کاتی سەردانی ئەردۆغان کە بە دەرەجەی سەرەکی کە باسی بابەتی ئەمنی ئەکە بوونی پارتی کرێکەکانی کوردستان لێرەوە دژایەتیکردنی ئەو پارتەیە لێرە لەبەر ئەو بە بەرپرسی خۆیدانە بە بەرستی سەرەکی بەرامبەر بە داگیرکاریەکانی تورکیا دائەنە بۆ باشووری کوردستان تەنها بەرپرسێک بەرامبەر بە داگیرکاری تورکیا پارتی کرێکەکانی کوردستانە کەوا بە ڕۆڵەکانمان بەرامبەر بەو داگیرکاریە وەستاونەتەوە بێگومان سەردانەکەشی وەک ئەوەی ئاماژەی پێدا لە ڕاگەاندنەکانە وەکو بڵێ باسی ئاو وزە و ئەم شتانە بوو بەڵام لە خاڵی گرنگی کە ئەردۆغان ئامانجەکەی کە خودی خۆی ئەم جاریان کە هات ئامانجەکەی ئەوە بوو بەڵام خۆشبەختانەوەی بینیمان کە لە هەواڵەکان و لە دانیشتەکانە کە ئاماژەی پێدرا ئەردۆغان شکستی هێنا لە سەردانەکەیدا بۆیە لەوێوە بەرەو هەرێمی کوردستان ڕۆیی کە بەداخەوە ئەوەش ئەڵێن کە پارتێکی دەسەڵاتداری ناو هەرێمی کوردستان بە ئاشکرا پێشڕەوی بۆ داگیرکاری ئەکا لەگەڵ داگیرکاری تورکیای ئەوش پەدەکەیە هەر بۆشە کە بینیمان بە تایبەتی لەگەڵ سەرانی ئەوانە دانیشت ئەکرێ بڵێن لایەنێکیش لە لایەنەکانی تر وەکو جێگرێکی ناو ئەم دەسەڵاتە لەوێ بوونی هەبوو ئامادەی هەبوو بەڵام بە دەرەجە یەک وەکو پارتی دیموکراتی کوردستان لەوێ چاوپێکەوتنی لەگەڵا کردو هەر ئامانجەکەش ئەلەوەدا بوو پرتوکۆڵی سەردانەکانە ئەوە هەر هەبووە کە هەر لایەنێکی دەرەوە کە سەردانی کردووە پێشوازێکی ئەکرێ بەڵام ئەوەی بینیمان کە لە عێراق پێشوازێکی ئاسایی بوو هەر لە چوارچێوەی ئەو پرتوکۆڵەیە بوو بەڵام ئەوەی بینیمان لە هەرێمی کوردستان زیادە ڕەویەکی تێکرا وەکو ئەوەی بینرا بەڕاستی خۆ بچووکردنەوەی هەرێمی کوردستان بوو و ئەو پەرجەکردارانشی کە بینیمان لە ڕێی سۆشیال میدیا لەلایەن هاوڵاتیانی باشووری کوردستان بەڕاستی وەڵامێکی تون بوو بۆ دەسەڵاتدارانی هەرێم کەوا بەم شێوازە پێشوازیان کرد ینی پێویستی نەئەکرد بەم شێوازە پێشوازی لە بە تایبەتی داگیرکەریە بکە ئەسڵەن خۆی پێشوازێکی وا لە هەر لایەنێکی ترا لە هەر دەوڵەتێکی ترا پێویست ناکە بۆ خۆ بچووکردنەوە بەڵام بەرامبەر بە داگیرکاری تورکیا بەرامبەر بە سەرکردەیەکی تورکیانێ سەرۆکی تورکیا کە بە ئاشکرا دژایەتی لە کوردەکە و لە نەتەوەی کوردەکە و لە بوونی خاکی کوردەکە و ئەبینین ڕۆژ بە ڕۆژ داگیرکاری دێنە بۆ سەر خاکی باشوور و ڕۆژانە ئێمە ئەبیستین و ئەبینین کەوا بە درۆنەکانی ئەو دەسەڵاتە ئەو وڵاتە ڕۆڵەکانی ئێمە شەید ئەکرێ دەبوایە نەک پێشوازی لێ نەکرایە بەو شێوازە دەبوایە بە پێچەوانەوە ئاماری ئەو قوربانیانەی بخراتە بەردەم ینی نەڕەزایەتێکی دروست بکردە بەڵام بەداخەوەک ئاماژەم پێدا لە قسەکانی پێشومە دەسەڵاتێک هەیە لە هەرێمی کوردستان لایەنێکی حزبی هەیە لە هەرێمی کوردستان بە تەواوەتی ملکەچی داگیرکاری بووە بە تەواوەتی ملکەچی دەوڵەتی تورکیا بووە پێچەوانی هەموو ویستەکانی هاوڵاتیان و گەلەکەی خۆیکە لە باشووری کوردستاندا و ئەوەی بینیشمان کە خۆشببختانە هاوڵاتیانی باشووری کوردستان ڕەتفعلیان هەبوو و چ لە سۆشەل میدیاکان چ ئەوەی کە لەلایەن کەسایەتی ڕۆشنبیر و کەسانی چالاکەوان و کەسانی سیاسیش تیادیانە هەبوو کەوا ویستیان لێدوانێک بدەن و یاداشتێک پێشکەش بە ئەنجومەنی نوێنەریان عێراق بکەن کە وەکو ناڕەزایەتیەک بەرامبەر بە هاتنی ئەردۆغان چونکە مەزانی ئامانجی هاتنی ئەردۆغان چی بوو و بەرامبەر بەو هەموو لەشکرکێشەی کە ئەردۆغان ئەنجامی ئەدا بەرامبەر بەو هەموو هێرشە درۆنیانی کە ئیکا بۆ سەر خاکی باشووری کوردستان یادداشتەکە لەو چوارچێ بوو بەڵام بەداخەوە بینیمان لە زۆنی سەوزیش کە لێرە یەنەکە باڵادەستە ئەوانیش لەلایەن خوان و ڕێگریان لێکردین ئەتوانم بڵێم ئەگەر هەر بارودۆخێکیش بێ لە ئارادا بێ لەبەر هەر بارودۆخێ لەژێر هەر فشارێکا بێ نابوایە بەو شێوازە ڕێگری لە خەڵک بکرایە لەبەر ئەو مافێکی خۆیانە خەڵکی ئەگەر وەکو لایەنێکی سیاسیش ناتوانن ڕوبەڕووی داگیرکاری ببنەوە ناتوانن بە ئاشکرا ناڕزایی خۆیان دەربڕن هیچ نەبێ ڕێگە بۆچی لە خەڵکی ئەگرن بۆچی ڕێگە لە ناڕزایەتی خەڵکی باشووری کوردستان ئەگرن ئەمەش بەڕاستی خۆیان خستە ژێر پرسیارەوە و وێنێکی جیاوازیان پیشاندا یعنی لەلایەکەوە کە بینیمان ئێمە هەر ئەو ڕۆژە لە بۆنەیەکدا سەرۆکی یەنەکە ئاماژەی بەوەدا کە ئەبێ خەڵاتی بلا بدرێ بە شەید عەبدۆ کە وەکو وڵامێک بۆ نایاران وڵامێکش بۆ ئەوانی کەوا لەگەڵ نایارانی کوردستانن بەڵام بەداخەوە ینی ئەمەی کە بینیمان ئەم دوو شێوازە ڕەتفعلەوم شێوازە هەڵس و کەوتە جێگەری نیگەرانی بوو پێویستەکە ئێمە تەنها بۆ یەنەکە و
ئاماژە ناکەین بتەنها بۆینەکە پێویستە لەسەر هەموو لایەنە سیاسەکان لە باشووری کوردستان هەموو هاوڵاتیەک هەموو ئەو ئازادی خوازێک وڵات پارێزێک هەڵوێستی توندی هەبێ بەرامبەر بە داگیرکاری تورکیا و دەبێ ئەوەش بزانی کە بەڕاستی هاتنی ئەردۆغان بۆ ئێرە ئامانجی باش نییە و بێگومان شەڕ و ئاشوبی لە دواوە دێ و ئەبێ ئێمە وەکو باشووری کوردستان بە هەمومان یەکدەنگ بین کە جارێکی تر باشووری کوردستان بەڕاستی لە بارودۆخێکی وایە نییە کە خوازیاری بێبەوەیکەوە بارودۆخی خراپتر بێ بەسەرە ئێمە ئەبێ هەوڵدەین بە هەمومان ئەو بارودۆخی کە باشووری کوردستان تیاتی چ لە ڕووی سیاسی و چ لە ڕووی ئەو قەیرانە سیاسیانە ئابوووریەکانەوە ئێمە چارەسەری بدۆزینەوە بەڵام بەداخەوە کە ئەبینن بەم شێوازە بە ئاشکرا سەرۆکێکی دەوڵەتێکی فاشست دێت بۆ باشووری کوردستان ئەزانی ئامانجەکەی چیە بۆیە واجبە لەسەر هەموو تاکێکی گەلی کورد بە هەموو چین و توێژەکان و بە هەموو بیر و باوەڕەکان و بە هەموو لایەنە سیاسەکانەوە هەڵوێستێکی جدیمان هەبێ بەرامبەر بەو لەشکر کێشیە بەرامبەر بەو پلانگێڕی کە ئێستادا لە ئارادایە لەبەر ئەوەی هەر لە کۆتاییدا ئێمە کۆمەلگای باشووری کوردستان خۆمان ئەبینە قوربانی تاکی باشووری کوردستان خۆی دەبێتە قوربانی و بێگومان هەموو لایەنە سیاسەکانیش بەرامبەر بە هەر بارودۆخێک بێتە ئاراوە بارودۆخێکی نەخوازراو لە کەم و لە زۆر بەرپرسیارەتی هەڵ ئەگرن ئەوەی ئێمە تیبینیمان کرد عێراق ناتوانێت لەم بارودۆخیانی ئێمە نابێ هەر باسی بارودۆخی هەرێمە بکەین عێراقیش لە خۆیدا لە بارودۆخێکی وادا نییە بچێتە ملکەچی هەموو خواستەکانی تورکیا بێ لەبەر ئەوەی ئەگەر ئێمە ئەوەی تێبینیمان کرد لە داخوازی ئەردۆغان ئەوەیە کە لە ڕێی هێزی سەربازیەوە عێراق تەدەخل بکە بۆ دژایەتیکردنی پارتی کرێکارانی کوردستان بەڵام پەکەکە بەڵام عێراق لەو بارودۆخەدا نییە بتوانێت بچێتە ئەوە دووش ئەوە بوو ئەو هەموو فشاری کە تورکیا کردێ سەریکەوە عێراق بخاتە بارودۆخێکەوە کەوە پەکەکە بکاتە لیستی تیرۆرۆ نەیتوانی چونکە ئەو کاتەگە بکاتە لیستی تیرۆرۆ ئەبێ بەپێی دەستور دژایەتی ئەو پارتەش بکە ئەو لایەنەش بکە بۆیە عێراق بارودۆخی خۆی ئەزانێ لە بەرچاوەکەوە ناتوانێت بچێتە ئەو قۆناغەوە هەر لەبەر ئەمەدا بڕیارێکی تری دەرکرد کە ئەوەیە کە ئەو پارتەی بە پارتێکی قەدەغەکراو دانیانی ئێمە بێجیاوازی بکەین لە نێوان ئەوەی کەەوە ئەو پارتە بە پارتێکی تیرۆریسی دامدرێن بە پارتێکی قەدەغەکراو دامدرێن بۆیە ئێمە ئەتوانین بڵێن عێراق ینی ئێران نەچۆژێر بەو شێوازە نەچۆژێر داخوازەکانی تورکیاوە و هەر ئەمەش بوو بە هۆی ئەوەی کەەوە ئەتوانین بڵێن ئەردۆغان لە سەردانێکەیە لە سەد پێکی نەهێنا بەڵکو تا ڕادێک شکستی هێنا لە سەردانەکەیدا چونکە پێشتر فشارەکانی کە لەسەر عێراق بوو بۆ ئەوەی کەەوە پەکەکە بخاتە لەستی تیرۆ نەیتوانی بۆیە ئەم جارش هەر هاتنەکەی دووبارە دروستکردنی فشار بوو بۆ ئەوەی عێراق ئەو پارتە بخاتە لەستی تیرۆرۆ بەڵام ئەوە بوو نەیتوانی دووبارە ئەم داخوازی خۆی بێنێتە دی ئەتوانین بڵێن بۆیەدا هاتنەکەی ئەردۆغان شکستی تاواتی لە خۆیان بینی ئەگەر لە چەندێک قۆناغدایە بڵێ تونەڵیت ئەمە دوو دەوڵەتی ینی دوو دەوڵەتی سیاسین ئەتوانن لە چوارچێوی بەرژەوەندەکانیانە کار و ئیشەکانی خۆیان بکەن بەڵام نەیتوانی ئەردۆغان بگاتە مەرامە حەقیقەکەی خۆی کەوا ئامانجی سەردانەکەی بۆ ئەو مەبەستە بوو. دەوڵەتانی زلهێرز بە هەموویان ینی بە ناتۆ بە دەوڵەتانی زلهێزشەوە هەموو ئامانجەکەیان بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوینە دەواازەی هاتونە ناو ڕۆژهەڵاتی ناوینشەوە عێراقە بەڕاستی لەو دەواازەی ئەتوانوین و وڵاتانی زلهێز بە بەردەوامی هەوڵی ئەوەیانداوە کە ینی چۆن بڵێ ئاشتی و ئارامی بەرقەرار نەبێت لە ناوچەکەدا چونکە بوونی ئاشتی و ئارامی لە ناوچەکەدا پێویست بەبوونی ئەوان ناکە بەڵام بۆ ئەوان هەژمونی خۆیان لە ناوچەکەیدا هەبێ هەمیشە ینی قەیرانێکی بە شێوازێک لە شێوازەکان دروست ئەەکەن بۆ ئەوەی بتوانن هەژمونی خۆیان لێرە باڵا دەستکەن و بوێنمانەوەی خۆیان لێرە بکەن و عێراقیش بەڕاستی لە بارودۆخێکی سیاسی ئابووری و سەربازیشە وەکو ئەبینین ئەوە تا ڕۆژانە ینی بە درۆن هێرشەکرێتە سەر خاکی عێراق بەڵام عێراق ناتوانێت بە شێوازێکی ئاشکرا و ڕوون بەرپەرچکردانەوە بدا بەرامبەر بەو هێرشانە هەر لەم دوو ڕۆژەی پێشودا بینیمان هێرشکرا سەر کۆرۆمەر کە شوێنی بەرهێمەنانی غاز و کارەبایە بەڵام نەمان بینیانی بە شێوازێک لە شێوازەکان کەوا بە توندی وڵامی ئەو هێرشە بدرێتەوە تەنانەت تا ئێستاکانە هیچ کەسێک لایەنێک دیاری نەکردو ئەو هێرشە بە تایبەتی لەلایەن چیە بوو ئەو درۆنانە چیە بوو ینی سەر بە چ دەوڵەتێ بووە سەر بە چ لایەنێک بۆ ئەو درۆنان کردەوە تا ئێستا ڕاستە ناڕەزایی وتراوە و
گفتوگۆ لەسەری کراوە بەڵام تا ئێستا لە ڕووی ڕاگەاندنەکانشەوە ئاماژەی پێ نەدراوە ئەو درۆنانەی کە هێرش کراوە بە شێوازێکی ڕوون لەلایەن کێوەیە بۆیە ئێمە ئەبینی عێراقش لە بارودۆخێکی وادایە کە ناتوانێت خاوەن بڕیاری خۆی بێ بڕیاری سەتاسەتی خۆی بێ وەکو دەوڵەت دەتوانێت لە هەندێک بارودۆخ خاوەن بڕیاری خۆی بێ چووکم پێگە و مەسەبی خۆی هەیە بەڵام کاریگەری وڵاتانی زلهێز بێگومان لە ناو عێراقدا هەیە نەکەر وڵاتانی زلهێز بەڵکو وڵاتانی ئەقلیمیش لەسەر عێراقدا ئەو کاریگەری بە ڕوون و ئاشکرا دیارە ناتوانین نیکۆڵی لەوە بکەیت.